بسم الله الرحمن الرحيم. عزیزان خۆشەویستانم، ئەمە چەند فەرمودەیەک باسی دیاری و خەڵات بۆ یەکتری دەکەین کە چەندە گەورە و گران و گرینگە، بەڵام لەم فەرمودەیەدا جیاوازیەکمان بۆ دروستەکە ئەویش لەبەر گەورەیەتی ئەو جیاوازیەیە کە پێغەمبەری خوا دەبان لە فەرمودەی 126دا کە دەفەرمێ لا يرجع أحد في هبته إلا والد من ولده. هیچ کەسێک لە فەرمودەکانی ترا باسی ناشیرنی و نابەجێ ئەومان کرد کەسێ ئەگەر دیاری و هیبەیەک بدا بە کەسێ بەخشێ بدە بە کەسێک نابێ لێ بگەڕێتەوە و لێ گەڕانەوەکەشی دیمەنێکی زۆر ناشیرنە، بەڵام لێرەدا ئەفەرمێت تەنها باوک بۆی هەیە ئەگەر فەرمودە ئەگەر شتێکی بەخشی بە کوڕەکەی ئەتوانێ وەری بگرێتەوە و لێی بسەنێتەوە، هیچ کەسێکی تر ناتوانێ لێی وەربگرێتەوە. ئەلم فەرمودەیەدا فقی ئەم فەرمودەیە چییە؟ یەکەم گەورەی و پلەپایەی باوک لە ناو کۆمەڵگە و لە ناو خێزان و لەو ئاستە بەرزەی کە پێی بەخشراوە، کەواتە تەنها باوکە ئەو سوڵتە و هێزەی هەیە ئەتوانێت ئەگەر دیارێکیش بدا بە کوڕەکەی وەری بگرێتەوە، کەواتەمە بەڵگەیە لەسەر پلەپایە و گەورەیەتی باوک بۆ یابێ کوڕەکان ئەم پلەپایی باوکیان لەبەرچاو بێ. فقی دووهەم لە بیر نەکردنی ئەو بەها گەورەیە، قەت لە بیرن نەچێت کە پێغەمبەری خوا لێرەوە سەرنج ڕاکێشەیە، ڕاستە باسی هەدێدان و هەدێ وەرگرتنەکە، بەڵام لە بیریشت بێ باوک ئەوەندە گەورەیە تا ئەو ئاستەشی کە شتێکت لێ بسەنێتەوە ئەبێتەوە ئەو بەهایە لای تۆ کەم نەکاتەوە و سندنەوەی دیارەکانی لە تۆ لە نرخی بەها و باڵاکەی باوکت کەم نەبێتەوە لە دەروونتا. فقی سێهەم هەموو کەس هەروەکو ئێستا منداڵە ڕۆژێک دەبێ بە باوک، کە ئێستا تۆ باوکێکت هەیە سبەینێش تۆش دەبی بە باوکی کەسێکی تر، بۆیە مامەڵەی ئێستا لەگەڵ ئەو باوکەیە دەلیلە لەسەر مامەڵەی منداڵەکانیش لەگەڵ ئەم باوکەیە. کەواتە ئەمە زنجیرەیەکە، ئەمە سیلسیلەیەکە کە بە بەردەوامی ئاوا هاتۆ ئاوا دەڕوات، بۆیە ئەگەر مامەڵەی ئەو لەگەڵ تۆدا مامەڵەیەکی وابێ بڵێ چۆن ئەتوانی ئەم هێزەی هەبێ هەدیەکەم لێ بسانێتەوە، سبەینی ئەو هێزە بە تۆش دەدرێ هەروەکو ئێستا بم باوکەی تۆ دراوە، سبەینێ کە تۆش بووی بە باوک ئەو هێزەش بە تۆ دەدرێ. خاڵی چوارەم و کۆتایی لە فقی فەرمودەیە هاندانی باوکانە بە پێبەخشینی دیاری. ڕاستە لێرەدا پێیان دەڵێ بۆتان هەیە ئەگەر دیارەکانتاندا وەریشی بگرنەوە، بەڵام ناڕاستە و خۆ ئەوەشی تایە ئێوەش دیاری بدەن بە نەوەکانتان، دیاری خۆتان بە نەوەکانتان بەلامە بەکەم مەزانن. ڕاستە قووەتی وەرگرتنەوەتان هەیە، بەڵام داواکاری بەخشینی هەدێشتان لێکراوە بۆ ئەوەی خۆشەویستی، بۆ ئەوەی ئەو بەهایی خۆتان بپارێزن، بۆ ئەوەی دەست بەو بەها گەورەیەتانە بگرن، ئەو پلەپایی کە باوکێتی و ڕئیسایەتیە بە دیاریەکان جوانتریکەن، با نەبێت بە دەسەڵاتێکی قووەت و هێزی، با ببێت بە دەسەڵاتێکی هێزی خۆشەویستی و محەبەت و بەخشش و دیاری لە نێواندانە. خی گەورە بەرەکەت بخاتە ناو نەوە و باوکەکانەوە و بەرەکەت بخاتە ناو گەل و نیشتیمان و وڵاتمانەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.